بەنای خی بەخشندەی بەرەبانە زیان و خۆشەویستانم خۆشحاڵ و شادمانی لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بە یەوەی خۆشەویست و ئازیز شاد دەبینەوە. دەمەوێت بڵێم تەقەبەڵ الله منا ومنکم، جەژن لە ئێوە و لە تەواوی مسلمانان جیهان پیرۆز بێت. لەگەڵمان بن، پەیامی جەژنانەی هاوڵاتیان بێوە دەگەێنین و نەریت و ڕەفتارە جوانەکانی ڕۆژانی جەژن بۆ ئێوە دەخەینە ڕوو. سڵاو لێبێ و جەژنت پیرۆز لێت مبارەک بێ. سڵاو لە تۆش، سڵاو لە هەموو گەلی کوردستان. جەژنە پیرۆزەی خۆ داڕاستەی شێ دەکەی لەم جەژنەدا پەیامی تۆ چیە بۆ خەڵکی بەگشتی؟ جەژنە پیرۆزەی خۆم ئاراستەی دایکم دەکەم، خانەوادەکەمان بەکاملی، ینی خێزانم، منداڵەکانم و بە تایبەت گەلی کوردستان هەر تاکەچی کورد کە لە هەر شوێنێکدا هەبی. لە جەژندا هەندێک نەریتی جوان هەن مسلمان لە ژیانی خۆیاندا ڕوندانەوەی هەبووە، ئەو نەریتانە چین کە بە لای تۆ سەرنجڕاکێشن؟ بێگومان نەریتەکان زۆرە، بەس کە یەکەمیان کە زۆر جوانبی، نەریتەکە کە زۆر جوانە لێخۆشبوونە. ئەو مانگە مانجی ڕەمەزان مانگەی پیرۆزە، ینی ئینسان وا هەیە ماوەیەکە لێک تووڕێ لێک عاجزە، دەبی ینی گەردەن ئازایی و ئەو شتانە لێبوردەی هەبی لە نێوان ئینسانەکان بە تایبەت مسلمانان. باشە دێ و ڕەفتارانی کە بەلای تۆ جوان زۆر جا مسلمان هەندێک ڕەفتار دەنوێن، ڕەفتاری جوان لە مزگەوت، ئەو ڕەفتارانەی کە پێویستە مسلمان بینوێن لە جەژندا پێت وایە چی بێ؟ دەبی مسلمانان لە جەژندا چی بکەن؟ بێگومان ئێستا ینی جەژن بەخۆی ڕۆژێکی زۆر مبارەکە، زۆر پیرۆزە، لێخۆشبوون، ینی لێخۆشبوون و گەردەن ئازایی و ئەو شتانە ینی زۆر خۆش، ینی ئینسانەکە لێک تووڕەیە، لێک عاجزن ماوەیەکە زۆر ینی لێک عاجزن یەکتریان نەدیتێکە لە ڕۆژی جەژندا ئەویان نەمینێ، ئەو بغزوکینیان نەمینێ، باوەش لە یەکتر بکەن و گەردەن ئازایی لە یەکتر بکەن. من جەژن لە ئێوە لە هەموو مسلمانانی جیهان و تایبەتی خەڵکانی کوردستان پیرۆز بێت. زۆر جار ئێمە مسلمانان دەبینین لە جەژندا و لە بۆناینیەکان هەندێک نەریتی جوان هەن. جەنابەت چ نەریتێک سەرنجی ڕاکێشاوی، چ نەریتێکت پێ جوان بووە؟ بەخۆی کە ئێمە بەوە حکمیەوەی مسلمانی و جەژنەکەشی مسلمانانە، نەریتەکان هەمووی بەلایەنی باش و بە سوودی کۆمەڵگەیە، ئەوجە بەلایەنی مرۆڤەکە شەخسیە. لایەنی سەردانی خزمان و دۆستان کە دەتایمرێن لەبەر ئیش و کاریان، لەبەر بێمەجالیان، لەبەرەوەی کە ڕێک ناکەوی هەمومان هەرکەسەوە بەلایەک مەشغوڵە، ینی سەردانیکردنی ئەو خزمانێکە لە مێژە نەچوینە وەک دیاریدێکی جژنانە، ینی کاریگەرێکی زۆری هەیە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە، هەم لە ڕووی سیلە ڕەحمەوانەوە و خێرێکی بێپایانیشەیە. خەریکی دەبین، خەریکی شوکارەکانتی لە چەند ڕۆژی ڕابردوو دەبینین وا بەرەو جەژن دەڕۆیشتین. هاوڵاتیان چۆنی پێشوازیان لە جەژنی پیرۆزی ڕەمەزان کردووە سەبارەت بەکڕینی جلوبەرگ و کاڵانی کە تۆ دەیفرۆشی؟ بە حکمیەوەی شیمە هەم لە جادێ و هەم لە دوکانیشین، بەس بە حکمی ئەو سارەکە هاوڵات ینی فەرقێکی زۆری هەیە، هەر لە ڕووی مەعاش و هەم لە ڕووی وەزعی سیاسیوانەکە هەموو شتێک پێویستە بێکەوە. ئێستا حالیان الحەمدولیلا هەتا سەرساغی خوای گەورە ڕزقشا دەدا، بەس فەرقێکی زۆری هەیە لەگە چەند ساڵە. تۆ وەکو تاکێکی مسلمان پەیامی تۆ چییە بۆ هاوڵاتیان لە جەژندا پێویستە مسلمانان چی بکەن؟ بەخۆی هەر تاکەچی مسلمان پێویستە لە ڕووی حەقەوە حەقی خوددا بدە، کە حەقی خودداش دەب ناچارە دەبی حەقی عەبدەکانی خوددا بدە. ئەوەش لە هەموو شتێکەوە گەردەن ئازایی، گەردەنی هەموو لایەک ئازاکەن و هەموو لایەکمان کە لە جژنەوە دەست پێکەین کە ئەگەر باشی خۆت باشتر کە ئەگەر خراپی خۆت باش بکە، ینی لە باش دۆ باشتر و لە خراپ لۆ باشە هەنگاو بنێ. پێت وایە جەژن کۆمەڵێ پەیامی پێ بۆمان، ئەو پەیامان ئەگەر وەک خۆی بەردەستە بکەین لە ژیانی خۆماندایە ئینسانەکە تاکەکە تاکێکی تەندروست دەبێتن. حتمما بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە، چکە هەموو تاکەک لە ڕووی دەرونیەوە لە کۆمەلگە دوور بکەوتەوە گۆشەگیر دەبێت، تووشی نەخۆشی نەفسی و ئەوە دەبێتن. بە پێ شەخصیش هەیە کاریگەری و معانەی زەعیفترێت، لەوانەیە تووشی هەزار ڕێی خراپ و هەزار هەتا حالەتی خۆکوشتن مەقسەد بە پێی نەخۆشی نەفسیەکەی ئەوە توش دەبێت. جەنابەت زەواجت کردیە؟ نەخێر. پێدوانی ئەوە دەرفەتەکە بۆی پەیامێک بە باوەخت بگەینی بڵێ کاتەکە درەنگە ئیتر تەمەنە کەڵکشاوە؟ وەڵا زۆر ئەوە لە دەستی خۆیە، ئیشاڵڵا کە ڕێکی هەرچەند ئەوان جویان گوتیە، بەس هەتا ناوەڵا ئەوان ویان گوتێ، بەس حتا عەسەب ڕێککەتون و ئەوش قسمەتی خوای گەورەیە.
سڵاو لێ بێ و جەژنی ڕەمەزان پیرۆز لە تۆش پیرۆز بێتن. هیوادارن تاعات و نزا و پاڕەنەوەکان قبول بێت انشاءالله. جەنابەت وەکو تاکێک لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا پەیامت چیە بۆ خەڵکی و پەیامی خۆت پەیامی جەژنانەدا ئاراستەی چێ دەکەیت؟ وەڵی پەیامی خۆم ئاراستەی گشت مسلمانان دەکەم بە تایبەتی لە خەڵکی کوردستان لە هەر چار پارچەی کوردستان. باشە مسلمانان هەر لە ڕۆژی جەژندا کۆمەڵی نەریتی جوان هەن. جەنابەت بە چ نەریتێک زیاتر سەرنجڕاکێش بووە سەرنجڕاکێش بۆ بەلای جەنابەت ئەو نەریتانەی کە مسلمانان بەردەستی دەکەن لە ژیانی خۆیاندا کامانن کە لای جەنابەت سەرنجڕاکێش بوو. وەڵی نەریتەکان ئەوەیە لە جەژنەی ڕەمەزان یعنی هەر لە باو لە قەدیمەوە یعنی هەمویان هەر ئەو شتەکە بەردەوام بووە خزم و دۆستایەتە بەڕاستی یعنی کە خزم و دۆستایەتی ئەو شتە کرایە هەتا ئێستاش هەر بەردەوام بووە ئەوەیە. لە جەژندا زۆر جار جەژنان بەوە دەناسرێتەوە مەرەگەی قەیسی هەیە لە خواردنەکاندا لە ماڵی ئێوە شەر ئەمە هەیە یاخود خواردنەکانی جەژندا بەلای تۆ چۆنن؟ والله ئەو شتە کەم بوویتەوە بەڕاستی وش زاران نمایە یعنی قەدیم ئەو شتە هەبوو بەس ئێستا زۆر کەم بوویتەوە. ئەو کارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ ئەو کارەکەی ئەوەیە قەدیم ژنی قەدیم وەچی ئێستانی بەڕاستی ژنی قەدیم هەمووی مەرەگە قەیسیان دروست دەکرد بەستا وەچ زاران نمایە. پێویستە مسلمان لە ڕۆژانی جەژن چی بکەن؟ پەیامی تۆ بۆ خەڵکانە چێکە لە ڕۆژانی جەژندا چی بکەن؟ وەڵی ئێستا بە خۆت دەزانی یعنی ئەو نەخۆشەیە و کۆڕۆنا هەیە بەس قەدیم یعنی ماڵە جیران بوو ماڵە خزم یعنی هەموو سەردانیەشان دەکرد زۆر زۆر خۆش بوو بەس ئێستا بە خۆت دەزانی لە بەو نەخۆشەی یعنی هاچووەکە دەبی کەم بگرێتەوە. بووە لەگەڵ دۆستێکت لەگەڵ کەسێکت بین نەبوو بێ لە جەژندا بۆی پەیامی ئاشتی و پەیامی گەردن ئازایی چوو بێتی ئاش بێتێ و گەردنی خۆت پێ ئازا کردبێ و تەو خەو دەست لە ملانیت کردبێ؟ وڵی ناوەڵە ڕوونی هەدایە ناوەڵە. تۆ وەکو تاچێکی مسلمان لە جەژنی ڕەمەزانی پیرۆز ئاراستەی ئەو جەژنانی ئاراستە چێ دەکەی پەیامی تۆ لە جەژندا چیە؟ سەرەتا ئاراستەی دایکم دەکەم پاشان سەرەتای برا و خزم و کەس و کار و پاشە خوشەکانم پاشان ئاراستەی هەموو مسلمانانی زیان دەکەم. دەبی مسلمان لە بۆنە ئاینیەکان بەتابەتر لەم دوو جەژنەیەدا کۆمەڵی نەریتی جوانیان هەیە ئەو نەریتانە کام نەریتە سەرنجی جەنابتی ڕاکێشاوە چ گەردن ئازایی یاخود کۆمەڵی نەریتی تران؟ وەڵاهی نەریتی گەردن ئازایی و تێکەری و یعنی جێبەجێکردنی سیلەی ڕەعم بەڵام خاستان ئێستا لەو نەخۆشە لە بوونی ئەو نەخۆشەی تێکردبوونی کەمکەنەوە زۆر باشە یعنی ئەم ماشی بەستر پابەندی ڕێماییەکان تەندروستی بن زۆر باشە یعنی ئێستا دەبینێت لە هیندستان لە زۆر جێت کە هەیە یعنی هندستان چکە زۆر تێکەرە تەماشاتیان بەسەرا زۆر لە ناویەکەن خەرچیان زۆرە زۆر یانی تێکرد ئەمەش تا بکرێت تێکرد نەبی ئێستا ڕاستی لە ڕەعم جێبەجێکەین بەس نەک تێکردبینیان دۆخەکردن و ماسکردن شتانە با چەند جەژنێک بی با بێ ئەو شتانە بێت قابلە چ ڕوودەدا. خەریکی لێرە وەرگرتنی تێستن تێستی چێ وەردەگرتووە چۆنی چەند ڕۆژی پێدەچی چۆن دەیدەن؟ تێستی هەموو خەڵک وەردەگرت هەموو خەڵک یعنی حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە خزمەتکردنی هاوڵاتیان بۆ تێزکردن بە خۆڕایی بۆ خەڵکی شاری هەولێر و دەوروبەری بە خۆڕاییە و پاش 20 کاتژمێری دەردەچی و بە تەلەفۆنە وەردەگرنەوە تێستەکان ئەنجامەکانیان. ئەگەر بینە سەر جەژن هیچ کاتێک هەبووە لە جەژندا دڵی کەسێکت دێشاند بێ و لە جەژندا بچی ئاشتی بکەیەوە؟ نەخێر الحەمدولله تا ئێستا دڵی کەسم هێشاندیان لەخوای بەزیادی. چی بۆ کەسانەی لە جەژندا دڵ یەکتریان هێشاندووە پێت وانە جەژن دەرفەتێکە وەڵێکە بۆی بتوانن ئاش ببنەوە؟ ئەرێ وڵا یعنی جەژن دەرفەتێکە یعنی گەردن ئازایی لێخۆشبوون ئان ڕەمەزان ماجی عیبادەتە پاشان جەژن ماجی لێخۆشبوون و گەردن ئازایی ئەو شتانەیە یعنی خوای گەورە یعنی پێی ناخۆشە برا مسلمان سێ ڕۆژان بەینیان نەبی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت. لەم جەژنەدا پەیامی چییە و جەژنە پیرۆزە ئاراستەی شێ دەکەیت؟ وڵای جەژنە پیرۆزە لە خزم کەس و دۆست و برادران ئینشاڵڵا ئەو جەژنە بتە مای دڵخۆشی بۆ هەموو گەلی مسلمان و تەبایی و یەک ڕێزی ملەتەکەمان. جەژن کۆمەڵی پەیامی پێەیە ئەگەر بێت و تاچی مسلمانە و پەیامانە بەردەستە بکە لە ژیانی خۆی بۆ منە لێ گەردن ئازاییە کۆمەڵی پەیامی ترە ئەم تاکەیە تا چەند تەندروست دەبێت تا چەند پێویستە مسلمانان ئەم نەریتە جوانان لە ژیانی خۆیاندا ڕنگدانەوەی هەبێت. بەێ وڵی بەنسبەت لێبوردەی بەڕاستی جەژن ئەو جەژنە جەژنی خۆشی شادی بێ بەڵام بەنسبەت لێبوردەیش بەڕاستی جەژنی ڕەمەزان لەو ئەوەیە کە خەڵک لێبوردە بلی گەردن یەکدر ئازاکەن و تیر و ئەوە لە ناو یەکدنیان نەمینێ و یعنی
خۆشی و سەلامەتی بگەڕێتەوە بۆ ملەتەکەمان و وەکو جارە ئینشاءڵڵا ئەو جەژنێ و جارەبتە مای دڵخۆشی بۆ گشت مسلمانان و هەموو نەتەوەکان ئینشاءڵڵا یەکدر دەگرن و ئەو نەریتانێک کە تۆ باست کرد کام نەریتەیە زیاتر سەرنجی توێ ڕاشێشاوە پێت وایە نەریتێکی جیاوازە نەریتێکە کە تاکە لە نێو ئاینی پیرۆزی ئیسلام کە مسلمانان پەیڕەوی دەکەن والله مسلمانان بەنسبەت ئەو جەژنێ دەبی بەڕاستی یعنی ئێستا هەموو خەڵک یعنی ئێستا خەڵک چاوی لەوێ یعنی لەگەیەک تەبامن زۆر کەسێ یعنی ئێستاکە قسەی لەگەیەک نییە ینی باب و کوڕ لەگەیەک قسەیان لەگەیەک نییە ینی خزم و کەس و کار هەو جەژنە بتە مای ئەوەی کە دڵخۆشکەر بیتن و هەموو لەگەیەک شاد بنەوە ئینشاءڵڵا وەزعەکەی کوردستانی بەرەو خۆشی دەڕواتن و زۆر جار دەپرسن جەژن یەکەم کە سەردانی شێ دەکەی زۆر جار بە تەنزەوە دەڵێن سەردانی ماڵە خەزورانی دەکا جەنابەت لە جەژندا یەکەم کەس کە سەردانی بکەی و جەژنانی لەگەڵ بکەی جگە لە خانەوادەی خۆت سەردانی شێ طبعا هەمارە خەزوران و خزم و کەسی خێزانەکەم و ئی خۆم و داک و بابە و دوا جیرانەکانەوە جەژنی تۆش پیرۆز بێ و پەیامی تۆ چییە لەم جەژنەدا پەیامێکت بێ بۆ خەڵکی والله ئینشاءالله ئەو جژنە دەبێتە مایەی خێر و خۆشی بۆ گەلی کورد و قەیرانەکان تێدا پەڕێت و بە هیوای جژنێک بۆ جژنی دات و ئینشاءالله وا نابێت جژنێکی خۆش دەبێت دوور دەبێت لە قەیران و تێپەڕانی قەیرانەکان بەڵێ زۆر جار باز لەوە دەکرێت جەژن بە نوێژی جەژن خۆشە بە تەوقە خۆشە بە دەست لە ملانێ و تێکەڵبوون خۆشە ئەم ڤایرۆسە دەبین لە ساڵی ڕابردوونی هێشت جەژنانە بکەین پێ وایە جەژن سیمایەکی جوانە جەژن ئەگەر بێت و بە سیماکەی خۆی وەربگیرێ زۆر جوانتر دەبێت بەڵێ بە تاکید وایە ساڵی ڕابردوو تەبعاً لەبەر ڤایرۆسی کۆرۆنەوەانە جژنەکان وەکو جژنەکانی بڵێن ساڵانی پێشتر نەبوو ئینشاءالله ئەم ساڵیش هەرچەندە ڤایرۆسەکە ماوە بەس ئینشاءالله جژنی نەورۆز و یاندرم عەفو جژنی ڕەمەزان وانە ئینشاءالله خۆشتر دەبێتن مزگەوتەکان دەکرێتەوە ئینشاءالله تەوقە و ئاشت بنوانە ئینشاءالله وەکو پێشوو زیاد باوەڵێک پەیامت چیە بۆ خەڵکانەی کە لە یەکتر عاجز بوون دڵیان لە یەکتر ێشایە لەم جەژنەدا پێت وانییە هەڵ و دەرفەتە بۆی بتوان یەکتر ئاشت بکەنەوە وایە بە تاکید تەبعاً ئەگەر جەژن ئەی بۆ جەژن ئەگەر نەبێتە هۆی ئەوەی ئاشت بوونەوەی خەڵک و پێگاتنەوە و پاکردنەوەی دڵ و دەروونمان بەرامبەر یەکتری ئەی بۆ جەژن ئەگەر بۆ نەبێت سڵای خوارد لێبێ و جەژنیشت پیرۆز جەنابیشت لەنگۆ مبارەک بی بەخێرمە سەرچاوم لە ڕێگەی ماچی پەیامەوە جەژنە پیرۆزە ئاراستەی چێ دەکەیت والله جەژنە پیرۆزە ئاراستەی تەواوی جیهان دەکەم بە تایبەت مسلمانانی کوردستان خوای گەورەی ئینشاءالله ڕۆژ و تاعاتی هەموو لایەکی قبول کردێ ئینشاءالله زۆر باشە لە جەژندا کۆمەڵی نەریتی جوان هەن مسلمانان پەیڕەوی دەکەن ئەم نەریتانە تا چەندە نەریتی جوانن تا چەندە و نەریتانە سەرنج زێناتی ڕاشاوە وڵی نەریتەکان هەموو جوانن بە تایبەت ئەوەی کە سبەینان زوو خەڵک هەردەستی لە بۆ جەژنە پیرۆزانە و لە بۆ ئەوەی کە چکلێت بەخشینەوە ئەو شتانە عادەتەن هەر نەک لە بۆ گەورەکان لە بۆ گچکەکانی ژەر دڵخۆشکەرە خاستن سبەینان کە منداڵەکان دێن لە دەرکەی دەدەن و مامە جێژنانە ئەو شتانە زۆر شەچی زۆر خۆشە بەڕای من زۆر جار هەن دڵ یەکتریان ێشاندووە یاخود قسە لەگە یەک ناکەن بەڵام لە جەژن دەکەن دەرفەتێک بۆی گەردە نازایی لە یەکتر بکەن جەناب دیت کەسێک دەناسی یاخود جەناب جارێک لە جاران دڵ کەسێک دەشاندووە لە جەژندا بچی داوای گەردە نازایی لێ بکەیت واللهی دڵشکان هەبووە بەس ئەمن ئەوم نەکردە قاعدە ینی ئیلا لە جەژن ئەو کەسە عەفو کەم و یانەوە چکە خوای گەورە لێبوردەیە مەچینە لێبوردە نەبین بە تاکید خۆی خەڵکانێک هەیە ئەوەی دەکاتە هەنجەت بەس ئەوە بەڕای من شتێکی زۆر مهم نییە ئینسانەکان دەتوان ڕۆژی کەشە ڕۆژی خوایە ڕاستە جەژن ڕۆژێکی پیرۆزە بەڵام دەتوان ڕۆژ کەش یەکدری عەفو بکەن یانی چی دەرەیە بەس جەژنەکەش هەر هەنجەتەکە بەڕاستی بەڕای من جەژنی ئێستا و جەژنی پێشووتر جیاوازێکی زۆرەیە ئەگەر بێت و لە تۆ پرسمە و جیاوازیە چ جیاوازیەک دەبینی لەم جەژنی ئێستا و جەژنانێکە لە سەردەمی منداڵی تۆ کە جەژنەکان چۆن بوو وڵی جەژنی کاتی خۆی خەڵک زۆر سادە بوو خەڵک زۆر سادە بوو بەڕاستی هیچ بغز و قینەک لە ئەویان نەبوو بەڵام ئێستا جیاوازەکەی ئەوەیە خەڵک زۆربەی نەبوونە بەڕاستی بەداخەوە لە کوردستان خەڵک زۆر نەبوونە و ئەو بێ شێژوەی کردێ خەڵک هیچ زەوقی جێژنە و هیچ شتێکی نەمینی ڕاستی ئەوەیە هۆکارەکەی زیاتر ئەوەیە ینی تەمەشا دەکەی ڕۆژانە هەموو ژیانی خەڵکی دووبارەیە و هەر بێ ئیشی و بێ کاسبیە بەڕاستی یەک لەوانە کە خاستن ڕێیەکان گیرایە هیچ کەسێک ناتوانانی بێتە کوردستان وەکو سیاعەت وانە بەڕاستی ئەوەش بوویتە هۆکار لە بۆ نەبوونی خەڵکی ئەمە چکە من شخصی خۆم زۆر لە مێژە لەو بازارە ئیش دەکەم ئەوەیە هۆکارەکە خەڵک بەدەست
بئیشیەوە دەناڵێنی لەبەر ئەوەیە کە زەوقە کەژنێ بەڕاستی ئەو ڕای لەگەڵ هاتنەوە لە نوێژی جەژن یەکەم کەس جەژنە پیرۆزە لە چێ دەکەی لە ناو خانەوادەکەی خۆت وە دواتر بۆ ماڵی دراوسێتە یاخۆ شوێنی شترە جەژنە پیرۆزەی خۆت لەگەڵ چێ دەکەی والله عادەتەن ئینسان ئەگەر یەکەم جار داک و بابە وەکو خۆم داک و باب نمایە خوا عافیان کە لەگە مردی هەموو لایەکی بەس یەکەم جار ئینسان ئەگەرەوە بوو برا گەورەش لە جێی بابیە بەڕای من برا گەورە یان خوشتی گەورە ئەوانەش لەگەوان بکرێ باشترێ یەکەم جار وە دوایش زیرانیش هەر وەکو خوشک و برای خۆتەوە هیچ جیاوازیەکی نییە ئەویش هەر باشە بەس نەریتەکانیش ئێستا بەڕاستی زۆر جیاوازن وەکو پێشان نییە چونکە خەڵک ئێستا بڕوا بکە ئەو ڕۆژی کە جێژنەیە خەڵک لەوانێتە سعات 2 نیورانێر لە خێوێر نستی خەڵکەکی زۆر وایە پەیامی تۆ بۆ وڵاتیان چێت لەم ڕۆژەدا پێویستە چی بکە وەڵاهی لەو ڕۆژەدا هیوادارم خەڵک زیاتر لێبوردەبی چونکە ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە بەدا خۆم ناتوان بە ڕۆژی بوومە خۆم لەورێ سوکەریم هەیە بەڵام ئەو بغز و قینەی لە دڵیان هەیە نێهێلن چونکە دنیایەک مردن تێدابی پێویست ناکە ئینسان خۆی زۆر خۆی لە بۆ ماندیکا من دنیا وەکو کات خۆی گچکە بووین گەمەمان دەکرد هەتا گەمەکەمان دەکرد دوایە کە بێزار دەبووین تێکمان دەدا شتەکانمان تێک دەدا ئەو دنیای شەروایە کە ئینسان مرد دنیاەکەی لێ تێک چوو یعنی مردن هەیە کە مردنی شەبووی ئینسان وا چاکە لێبوردەبی بەخشندەبی چونکە خوای گەورە لێبوردەیە ئەمە چینە ئەمە عەب دەچین بێدەسەڵات با یەکدری عەفوکەین یان چی تێدایە بەڵێ ئازان دووبارە سڵای خی گەورتان لێبێت و جەژنتان پیرۆز بێت لەگەڵمان بەردەوام بن جەژنانی زیاتری وڵاتیان بۆیەوە دەگوازینەوە و تیش زیاتر تیشک دەخەینە سەر نەریت و ڕەفتارە جوانەکانی ڕۆژانی جەژن. سلااو لێبێ و جەژنیشت پیرۆز. سلااو لە تۆش بێ سوپاس دەکەم سەلامەتی بە خێراتتان دەکەم سەلامەت. لە جەژندا پەیامی خۆدا ئاراستی چێ دەکەیت دەوێت جەژنانە لە ڕێگەی مایکەوە ئاراستی چێ بکەیت؟ وڵا دایک و باوکم و خزم و کەسەکانی خۆم و پێشمەرگەی سەربەرزی قارەمانی کوردستان. زۆر باشە مسلمانان لە ڕۆژانی جەژندا هەندێک نەریتی جوانیانان. جەنابەت زیاتر کام نەریتەیە سەرنجی ڕاکێشاوی سەردانیکردنی یەکتریە گەردەن ئازاییە تەوقەیە کامەی زیاتر سەرنجی توێ ڕاکێشاوە؟ وەڵا گەردەن ئازایی و کە جیرانەکە دراوسەکان دەستنە لای یەکدری زۆر پێی خۆشحاڵم بەو جۆرە شتانە. هیچ کاتێک بووە دڵی کەسێکت لە خۆت هێشان دەبێ یاخود کەسێک دڵی هێشان دەبی لە ڕۆژی جەژندا بیکەیتە دەرفەت و هەڵەیەک بۆی بتانی پەیامی ئاشتی پەیامی گەردەن ئازایی جێبەجێ بکەی و لێی خۆش بێت؟ بەڵێ بەڵێ بە بێگومان وام کردووە یان هەیە دڵی منی شیشکاندووە تەلەفۆن بۆم کردیان کام دڵیەکەکەم شکاندبی تەلەفۆن بۆ کردووە چوومە لای بۆ جێژنە پیرۆزە. پەیامی تۆ چییە بۆ کەسانی کە دڵ یەکتریان هێشاندووە و لە ڕۆژانی جەژندا ناکەنە دەرفەتێک بۆەوەی گەردەن ئازایی لێکرد؟ وەڵا هیوادارم بە زووترین کات ئاش بنەوە لە بە خاتی جێژنی ڕەمەزان زۆر پێم خۆش دەبیتن سەلامەت بیت. لە جەژن پەیامی خۆت ئاراستی چێ دەکەی؟ ئەو خەڵکە دەتەوێت بۆ نمونە پەیامت چییە بۆ خەڵک لە ڕۆژانی جەژندا چی بکەن؟ وەڵا بستن لای یەکدری جێژنە پیرۆزە بکەن بەس بە لەبە کۆرۆنەی یەقیز یەک دوور کەونەوە ئاچێ و کۆرۆنا کێشەی بۆ کورد دروست کردووە یەک دوو مەتر یەک دوور بن و جێژنە پیرۆزی یەکدری بکەن و هەر ئەوەندا ڕابەرەگەر بێت و بینە سەر جیاوازی جەژن لە ڕابردوو ئێستا جیاوازێکی زۆری هەیە جەنابەت ئەگەر شتێکت بیر بێتن لە سەردەمی منداڵیت لەگەر ئێستات بەراوردی بکەی شتێکت بیرماوە لە سەردەمی منداڵی جەژن چۆن بوو و ئێستا چۆنە؟ بە قورعان پێشان زۆر خۆشتر لێ ئێستا هەموو منداڵک شتمەکی خۆی هەیە پێشان فەرقیە بوو کە گچکە بوو دەچوە چەلاق و فەلەق و ئەوشتا نابوو بەس ئێستا ئەو مۆدلێ نمایە هەر کەسۆ لە ماڵی خۆی هەیتی ئەو لەعەبانە هاتینە و گەنجەکانیش ئەموو لەگە یەک خردەبوونەوە ئایا لەم بیرە ئایا لە پێشەکانە ناو هەدیقانن لە ماڵانە ئەوە زۆر خۆش بوو بەس ئێستا ئەوە نمایەوە. پێشووتر مدەیەکی زۆر بەر لە جەژن منداڵ تامەزرۆی بوو بچیت جلی جەژن بکڕێ زۆر جارکە و جلەی دەکڕی لە دیار سەری خۆی دایدەنا ئیجا دەنووست تاوەکو بەیانی ئەو جلەی لە دیار سەر بوو هیچ جاروات کردووە جلی جەژن هەبوو بێ لە دیار سەری خۆت داد نابێ بۆ ئەوی بتوانانی بەیانی کاستا یەکەو سەربی گۆڕی و بچێت جەژنانە؟ بەرێ وەڵا بەبێ گومان وەمان کردووە زۆر خۆش بوو ئەو کات ئارێ وەڵا بەس ئێستا وان نماوە ئێستا فەرقی بۆ کارەکەی بۆچی دەگەڕێت؟ وەڵاهی دەوڵەمەند بووینە
وجداران نماون جژنە پیرۆزەی خۆدا ڕاستی شێ دەکەیت وڵا ئەوەل کەس بنەماڵی خۆمان و مسلمانان کوردستان و جیهان بەگشتی لە جەژندا هەندێک نەریتی جوانن جەنابەت زیاتر سەرسامی چیان نەریتی چیان نەریت سەرنجی توێ ڕاشێشاوە وڵا ئەوەل شێ دڵسافی و گەردەن ئازابوون لە یەکتری کە لێبوردەیی بن ئەوانەی لێک عاجز بووینە ئەوانە خزم و دۆستان سەردانی یەکتر بکەن ئەوە شتێکی نەریتەکی زۆر زۆر جوانە کە گۆڕانکاری لە خودی خۆیاندا دروست بکەن وەکو جلگۆڕین و ڕووخۆشی و ئەو شتانە یعنی ئەوە خراپەکانی پێشتر وەلانێن و شتی باش بین نەجێ هەندێک شت ئێستا بووەتە نەرید وەکو لە جەژندا دانانی چکلێت و سەرەزات ئێستا ئەگەر بێت و باز لە سەرەزات بکەم سەرەزاتانە نرخیان چۆنە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەرز بووەتەوە دابەزیوە لەگەر بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری هەبووە یاخودنا وڵا کاریگەری هەبووە کاریهەری هەبووە لەبەرەوەی ئەمە ڕێژەی فەقیریمان زۆرە ئەو ساریش تومەن و دۆلار دیناری عراقی دابەزێ بەرز بوویتەوە تومەن و دۆلار شتیشمان عادەتەن لە دەرەوە لۆ دێ ئەوە سەبەبی ئەوەی شت هەندێک گران بووە کێشانی کە لە بەردەمتن چیلۆیان بە چەندە و نەوعیەتیان چۆنە وڵاوە چیلۆی برین بە 14 و بە 12 بە 7000مان هەیە نەوعیەتەکەشیان زۆر زۆر باشە ڕۆژی ڕابردوو دەبینین خەڵک ئامادەکاری دەکرد بۆ جەژن ئامادەکاریەکان تا چ ئاستێک بوون خەڵک چۆن بەدەم کڕینی جلوبەرگ و سەرەزات و چکلێتەوە هاتووە وڵا لە چەند ڕۆژی ڕابردوو کە کەرنتینە ڕاگەیەندرا خەڵک زۆر کز بوو یعنی بە کزی داهاشتی دەکڕێت لەبەرەوەی یعنی کە نەو سەردان و شتیوانە ئەو بابەتانە لە پاشان کە کەرنتینەکە هەروەشاوە خەڵکەکە ڕووی لە بازاری کرد و شت کڕین و شتیوا زۆر بوو بازارەکە بژانەوەیکی بەخۆی بینی پەیامی تۆ بۆ خەڵکان چیە لە جەژندا چی بکەن وڵا پەیامی من بۆ خەڵکان ئەوەی ئەوەل شت ئەوانەی لێک عاجز بووینە گەردەن ئازای لە یەکتر سەردانی یەکتر بکەن بە دڵەکی زۆر زۆر بەرز و خۆشەوە بەڕوەکی خۆشەوە دایمەن بیر لە شتی باشە بکەنەوە نەکشتی خراپە سڵای خوارد لێ بێ و جەژنیشت پیرۆست سەلامت بی لە تۆش پیرۆز لە گەشت مسلمانان پیرۆست پەیامی تۆ لەم ڕۆژەدا دەوێت جەژنانە ڕاستی شێ بکەی پەیامت چێ بۆ خەڵکی سەرەتا بەخێر بێن من جەژنانە سەرەتا لە دایک خۆشەویستن دەکەم ئەوزە لە برایەکانم لە خزم و کەسەکانم و لە هەموو ملەتی کورد زۆر باشە زیاتر خەڵکی لە ڕۆژانی جەژن یاخود لە بۆنەکان بڵێ زیاتر دێن جلی کوردی بەڕاداندن هۆ کارەکەی بۆچی دەگەڕنەوە بۆچی خەڵک زیاتر لە بۆنەکان جلی کوردی بەڕاداندن وڵا بۆنەکان ئەوەیە خەڵک عەزی لێیە بە جوانی دەرکەوێ و جلی کوردی جلێکی جوانە و بۆیە ئەگەنا خۆ جلش کوردی هەم ڕۆژی هەیە و لەبەرکرێ بەس خەڵکەکە عەزی لێیە بە جوانی دەرکەوێتە ناروێ زۆر باشە مسلمانان لە ڕۆژانی جەژندا هەندێک نەریتی جوانیان هەکە لە ژیانی خۆیاندا بەرجەستە بووە ئەم نەریتانە پێ دوایە کام نەریتە زیاتر سەرنجی جەنابکە ڕاشێشاوە بەخوای تێکەڵبوون یەکەم شت مسلمانان دەبێ دڵفراوان بن و ئەوەی بەرامبەری کە شتێکی خراپی بەرامبەر کردە لە ڕۆژی جژندا لێ ببوورێ لێبوردن شتێکی زۆر جوانە من سرنج ڕاشاومە ڕاستی بەسەراتێکی وات هەبووە لە ڕۆژانی جەژندا دوو کەس ئاش ببنەوە یاخود خۆ لەگە کەسیشتر ئاش بیەوە الحەمدولillah من چێشەم لە کەس نییە بەس خەڵکەکە بۆ ئاش بیتەوە جەژن دەرفەتێکە بۆی خەڵکی بتوانێت بیکاتە پەیامەکانی وەک خۆی بەردەستە بکە و بیکاتە ڕۆژێک بۆ ئاشبوونەوە بەڵێ جژن دەبێ هەمووی ملەتی کورد بە تایبەتی بکاتە سەرەتای لێخۆشببوونی ئەوەی بەرامبەری هەر شتێکی بەرامبەر کردی لێی خۆش بە و ئەگەر لێ ببوورە بەڕاستی ینی لێ ببووری باشترە و خی گەورەش لە تو دەبووری ناڵێت تۆ یەک ببوورێک ئەم نیش لێت دەبورم کەواتە لێ ببووری باشترە جەنابەت لە جەژندا دەچێت مزگەوت و نوێژ بە جەماعەت دەکەن نوێژی جەژن کە زیاتر ئەمەش خۆشیەکە بۆ مسلمان کە ڕۆژانی جەژن بەیانەکە دەچن نوێژ دەکەن کە دەیتەوە زیاتر جەژنانە سەرەتا لە چێوە جەژن پیرۆز دەکەن خۆی سەرەتا لێ و ماڵ و هەر خێزانەکە دەکەی لە ماڵ و منداڵەکە دەکەی ئەو زە دەچی ئەگەر دەچێت ماڵی باوکت و دواتریش ماڵی خەزورتەوە ئەو زە خزم و کەسەکانی ترە جوانانە چین کە پێویستە تاشی مسلمان لە ڕۆژی جەژندا هەندێک ڕفتاری جوانێ بیکە ئەو تا بکرێ ڕفتاری جوان بنوێنێ وتم لێبوردن شەرتە بەڕاستی ئەگەر ئێمە لێبوردنمان نەبی کەواتە ژیان نابی کێشەکانمان حل نابی
سەربەرز و سەرفرازی ژنابینە بەڕاستی. سڵای خواتان لێبێ و جەژن تا پێ خێر بێن سەر چاوان نەنگۆش پیرۆز بیشەڵە. دەبین پێم وابی لە چەند ڕۆژی ڕابردوو زیاتر ئێوە هیلاکن بۆی خەڵک زیاتر لەو چەند ڕۆژە یاخود لە بۆنەکان زیاتر پەنابەوە دەبە جلی کوردی بەڕادام بدە ئەوە کارەکەی چی شەپێت بەخۆی شمەکی کوردی زیاتر لە مناسبەکان لەبەردەکرێتن جێژنەکان بە تایبەتی جێژنی ڕەمەزان و جێژنی قوربانی بەهاریش جەژنی نەورۆز ئەو سێ مناسبەیەمان هەیە کە شمەکی کوردی خەرکەکە بەعام لەبەری دەکاتن زیاتریش گەنجەکان ئێستاش ئەمە ئەوڕۆ چەند ڕۆژێکی کەمایە لە بۆ جەژنی ڕەمەزان سەرمان بەڕاستی لە ساران زیاتر خەرەبارغە خەرکەکی زۆر هاتیە لە بۆ بەڕاداندانی شمەکی کوردی ئێستا خەرکەکە ژوادێنی دەبینی دەباتەوە خەرکەکی زۆر ڕاوەستایە زۆر باشە دەبینین زیاتر خەڵک لە جەژنان زۆر گرنگی بە سیمای دەدا زۆر گرنگی بە ڕێکپۆشی خۆی دەدا تا چەندە پێویستە هێندەش زیاتر گرنگی بە ناخی بدا گرنگی بەو شتانە بدە کە لایەنی پیرۆزی ئیسلامدا فەرز کراون یاخود سونەتن چ نوێژی جەژنە یاخود گەردەن ئازایی لە یەکتر تا چەندە پێویستە بە تاکید ئەوە زۆر زەروریە خۆی شمەکی کوردی کە ئێستا ئەمە باسی شمەکی دەکەین شمەک جوایزە لەگەر ناخی ئینسانەکان شمەک زاهیرەی دەرەیە ئەوە یەکە لە دەرێ لە من دیارە لە خەرکەشکە دیارە بەس ئەوەی کە لە ناخی ئینسانەکانە ئەوە پێویستە ئینسان دائیمەن ئینسانیەتی خۆی زەمیری ئەخلاقی ئەوانە هەمووی لە دین سەرچاوەکەی گرتیا لە دین جێبوویتەوە لە دین لە بۆمان ڕوون کرایتەوە زۆر زەروریە ئینسان کە کاتێک دینی نەبییان لە ئەخلاق عاشاچی هەموو ئەو کەسانی کە جیان لێ دەبیتن ئەگەر لە ئەخلاق هەندێک نەقستانی هەبیتن ئەوە لە ئینسانیت دەستە دەرێ لۆیە زۆر زەروریە کە مرۆڤ کە ئینسان هەر هەمومان خاستن ئەمەش قەومی کورد بەڕاستی ساحیبی عادات و تەقالید و کەلتورێکی قەدیمی خۆمانین لەلایەکی دیکەش ئەدەب و ئەخلاق پێم وایە ئەم نارێم لە ملەتەکانی دیکەکەمە باز لە ملەتی خۆمان لە قەدیمەوەش هەر زیاتر بووە بەڕاستی ینی لە ناحیەی ئەخلاق و شەڕەف و زەمیر و ئینسانیەت مچینە لە پێش ملەتەکانی دیکە بین ئەوەش فەزلی خوایە الحەمدولله پەیامی تۆ لە جەژندا بۆ خەڵکی چییە بە گشتی لە جەژندا چی وەڵی پەیام وەکو پەیام جەژن مانایەکەی چییە ئەوها بکەین باشە جەژن مانای گردن ئازادی بوونە مانای خۆشیە مانای لێبوردەیە مانای خاستن ئێستامە لە جەژنی ڕەمەزان داینە نێزیک جەژنی ڕەمەزانی لە جەژنی ڕەمەزاندا ئەمە بخۆمان دەزانین مانجی ڕەمەزان مانگەکە لە بۆ زاڵبوون بەسە هەوا و نەفس لۆی وەها باشە لە پاش جەژن و ڕۆژانەکانی دەمانگەکانی پاش جەژنی ژەر هەبووی تا دەگەینەوە ڕەمەزانەکان بەڕاستی ئینسان ئەو مانگەی لەبیر نەکاتن ئەو تۆبەیە کە کردیتمان ئەو وعدەی کە بەخوای گەورەماندایە ئەو بەرنمەیە کە لەسەری بووینە ئەو دینداری ئەگەر زیاترمان کردی لەمان کایندی بەردەوام بین لەسەر تێیدا بمینێنەوە لە بیری نەکەین پشتگوێ نەخەین بەخۆشی شەمولایەک پێکەوە بژین خۆشە زۆر بەڵێ دەمێت جەژنە پیرۆزە لە جەنابیشت بکەم و جەژنت پیرۆز بێ سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم جەژنە پیرۆزە لە ئێوەی خۆشەویست و لە گشت کە سوکار و هاوڕێ دۆست و برادران دەکەم ئینشاءالله و جەژن دەبتەمای خۆشی و شادی و پێکەوە ژیانی هەموو کورد یعنی ئینشاءالله دەبتە مای خۆشی لە بۆ هەموو گەلی کورد ئەو جەژنە ئینشاءالله ئەوە عەفو سەکەت زۆر باشە ئەگەر بێت و دەبینین جەنابەت لێرەی و جلوبەرکەت لەبەر کردەوەی بۆ دووری ینی جلەکەت ئامادەیە بۆ جەژن هۆکار چییە جەنابەت جلی کوردیت بەڕاداندایە لە ڕۆژی جەژن وەڵاهی جلی کوردی بەڕاستی جلێکی زۆر جوانە ینی بەڕای من شتێکی زۆر جوانە بەڵام ئەمە زیاتر لە مناسبەکان لەبەر دەکەین ئەم بەخۆم وەکو خۆم حەز دەکەم ینی بەبێ مناسبەش جلی کوردی لێبەرکەین چونکە ئەمە کوردین ینی بەو جلی دەناسرینەوە لە هەموو جێگایەک ئەوجا ئەگەر لە ینی ئێستا بە زیاتر خەڵکەکە زیاتر لە مناسبەکان لەبەردەکەەوە بەخۆشم جەژنی ڕەمەزان و قوربان و نەورۆز و لەوانە زیاتر جلی کوردی لەبەردەکرێ ڕاستی زۆر باشە لە ڕۆژان جەژنە و نەریتانەی کە دەکەونە بەرچاوتە و نەریتانەی کە دەیبینی زیاتر سەرنجی تۆ بەلای کامیاندا ڕاکێشراوە سنەریتێک بەلای تۆ سەرنج ڕاکێش بووە باسی بکەیت وەڵای ئەو نەریتانەی کە ئێستا تۆزە کاڵ بوویتەوە جەژنە پیرۆزێ لەگەڵ دراوسێ و خەزم و دۆست و ئەوانە ئەو شتە لەلای من ئەو نەریتە زۆر شتێکی جوانە ینی ئەوی بەنێرتێکی زۆر جوان دەزانم کە خەڵک دژنە پیرۆزە لێک بکە و گەدەن ئازایی لێک دەکا و
دەبتە هۆی دڵخۆشبوونی گەورە و بچووک بەڕاستی. پەیامی تۆ بۆ خەڵکی چیە لە جەژندا چی بکەن؟ وەڵی لە جەژندا بەڕاستی پەیامی من ئەوەیە کە خەڵک لە سەرخۆبی ئەنی ئەوەی کە لێک تووڕێ مستنەوە لایە گەردن بەیەکتر ئازا بکەن و ئەوانەی کە دڵیان ناخۆشە ئینشاڵڵا خوا دڵخۆشیان دەداتێ ئەوە پەیامی منە. جەژن لەوەی بەڕێز و خۆشەویستیش پیرۆز و تەواوی کارمەندانی پەیام و مسلمانان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی. زۆر باشە مسلمانان کۆمەڵی نەریتی جوان هەن لە ژیانی خۆیاندا بەردەستە بۆ بە تایبەت لە ڕۆژانی جەژندا هەندێک نەریت هەیە کە تێیدا دیارترینیان لە لای تۆ ئەو نەریتانە کامانن کە سەرنجی پێ ڕاکێشن. وڵی دیارترینیان لە کۆمەلگای خۆمان بە تایبەتی سەردانیکردنەوە و تەوخەکردن و هەرچەند ئێستا بەوەی کڕۆنەوە شتەکان تۆزێ کال بوویتەوە بەسن بەڵام دیارترینیان سەردانیکردن و تەوخە و دەستنەملان و لێبوردەییشەوە. ئینسانی مسلمان هەندێک ڕفتارێ پێویستە لە ژیانی خۆیدا هەبێ ئەو ڕفتارانە چین کە پێویستە تاچی مسلمان لە ژیانی خۆیاندا هەیە؟ وڵا بەڕای من بنێن لە سەروی هەموویانەوە دوای ئەوەی کە تو مانگێک بەڕێ دەکەی لە عیبادەت و خواپەرستی ئەگەر لەو مانگەیە یعنی نەبێتەوە کارێک لە ئەوەی دڵت بە شێوەیەک لە شێوەکان تۆزێ ئارام بێتەوە نەتوانی بەرامبەرەکەت بگوری پێم وابێ عیبادەتەکەت لەو مانگەی هیچ کاریگەریش لەسەر دروست نەکردەوە. بەکوتەکەی پەیامی تۆ بۆ خەڵکی چیە لە جەژنی ڕەمەزاندا پێویستە چی بکات؟ وڵا لە جەژنی ڕەمەزان ئاشتی و برایەتی لە پێش هەموو شتێکەوە. لە جەژندا کە تۆ دەچێت نوێژی جەژن و دواتر دەگەڕێەوە جەژنە پیرۆزە لە چێ دەکەیت وەکو پێشتر کە خۆت وتت کاڵ بووتەوە تۆش کاڵت کردیتەوە یانەوە تەیە پێدادەی و جەژنە پیرۆزە لە دراوسەکانت و تاوەکو دەگاتەوە کەسانی کە دەیناسی. وڵای ئێمە عادەتەن نەریتی خۆمان بڵێن لای خۆمان لە مزگەوت عاتەن ڕێز دەبەستینەوە بڵێن بەڕێز خەلکی بڵێن بە حکمەوەی خەلکی شارۆچکەمەوە هەمووی جەژنە پیرۆزانە لە مزگەوت بەیەکەوە لەگەیەک دەکەین دواتریش کە دەینەوە ماڵ دایک و باب و بڵێن داپیر و باپیر و خوشک و براکانەوە. بینرانی عزیزەوەی بینیتان و بیستان جەژنانی وڵاتیانی قەڵاو منارە بوو لە خودای گەورە داواکارم نوێژ و تاعات و نزای هەموو لایشی گیرا کردبێ و هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان هەر خۆشی و شادی بێت. ڕێز وڵای من و هاوکاری وێنەگرم عەبدوڵڵا قار قبول فەرمون تاوەکو بێگەیشتنەوەی شتر بە خودای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.